پێویستە هەمومان بانگخوازی ڕێگای ئیسلام بین. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خوا پێی فەرموو بڵێ ئەدعو إلى الله لەگەڵ ئەنا ومن اتبعنی، هەم خۆم وەکو پێغەمبەر بانگەواز دەکەم، هەم یەک بەیەکی ئومەتەکەم لە پیاوان لە ژنان، لە کوڕان لە کچان، لە پیران و لە گەنجان بانگەواز دەکەن بۆ لای دینی خوای پەروەردگار. بۆیە هەر یەکێک لە ئێمە خۆشەویستان واجبە لەسەرمان ئەم ئیسلام و نور و ڕۆشنایی ئیسلامە بگەێنین. هەر یەکەمان دەتوانین خزمەتێک بکەین. من ئەم وتارە تۆمار دەکەم، برایەک بە ڤیدۆ تۆماری دەکا، یەکێکی تر بە سیدی بڵاوی دەکاتەوە، یەکێکی تر لەناو سیارەکەیدا لە جیاتی گۆرانی و شتێکی بێمانە ئەم وتارە دووبارە دەکات، یان وتاری هەر مامۆستایەکی بەڕێز کەسێکی گوێگرت ئەیبیستێ لەوە چێ ئەو باشتر لە گەیەنەرەکە گوێی لێ بگرێ و کاری پێ بکە، کەواتە تۆ لە هەموو ڕێگایەکی تر دەینووسێتەوە، یەکێ دەیکا بە کتێب. هەر یەکێک لە ئاستی خۆیەوە بە پێی توانای زانستی خۆی پێویستە لە خزمەتی ئەم ئیسلامەدا بێ. ئەوە شوێنکەوتووی ڕێبازی پێغەمبەرە صلی الله عليه وسلم، هذه سەبیلی، ئەوە ڕێبازی پێغەمبەرە. کەواتە ئیسلامەتی بۆیە لە دیندا ئێمە بەڕێزان پیاوی ئاینیمان نییە، بەڵکو بە پێچەوانەوە زانای ئاینیمان هەیە. لەگەڵ زانایانی ئاینیدا هەمومان دەبێ خزمەتکاری ئەم ئیسلامە بین، ئەم بەرنامە، ئەم ڕێبازەی پێغەمبەر بین صلی الله عليه وسلم.